بەناوی خۆی گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. ئەمڕۆ ڕۆژی دیاریکردنی دوو تیپی یەکەمی قۆناغی چوارگۆشەی زێڕینە. دیاریکردنی ئەو نوێنەرانەیە کە ئەمساڵ لە چامپیۆنز لیگ لە قۆناغی چوارگۆشەی زێڕین وەڕکابەری دەکەن و تێیدا ڕوبەڕووی یەک دەبنەوانێ لە نێوان یانەکانی بەرشەلۆنا، پاریس سەن ژێرمان، ئەتلەتیکۆ مەدریت و هەروەها یانی بروسیا دۆرتموند. پێشوەختە باسێک لە ئەنجام یاریچوون دەکەینەوانێ و دواتر بە گرافیک باس لە ئەگەری یاریگەڕانەوە و شێوازی یاریگەڕانەوە دەکەین چ بۆیانی بەرشۆنە بێت چ بۆیانی پاریس سەن ژێرمان بێ و پێی دەرفەتیش پشتیوان بەخوا قسەیەکیش لەسەر بروسیا دۆرتموند و ئەتلەتیکۆ مەدریت دەکەین کە ئاوانیش ئەمڕۆ ڕوبەڕووی یەک دەبنەوە لە دوو یاری دیکەدا. تاوان ئەمە لەبەر چاوتانەیە ئەنجامی یاری چوونە چاڤی هێرناندێز بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ سەرکەوتنی بەسەر لویس ئێنریکی و پاریس سەن ژێرمانە. من نامەوێت بچمەوە سەرەوە وەکو پێشهاتی ئەنجامی یاری چوون بەڵێ بەرشەلۆنە هەنگاوێکی بڕیەوە بەرشلۆنە سەرکەوتنی تۆمار کردووە، بەڵام کۆمەڵی خاڵی دیکەیە کە ئێستێمە لەسەر شاشەکە و لەسەر پێگاتەکە ڕوونی دەکەینەوە بۆ چیانێ گرنگە بەرشلۆنە یاخود چاوی چۆنم سەرکەوتنی ناوە میارێ دەبێت چۆن مامەڵە بکە. وەکو کۆنگرەکانی پێش دەستپێکی یاری چاوی بڕوای بەوەیە کە هێشتا پاریس سەن ژێرمانی وایەوە بڵێ فوتبۆڵ پێمانە لە هێشتایی واماوە چۆن ئەم توانێتی لە تیپ لە یارگای ئەوە بیباتەوە ئەویش بامان شێو دەتوانێت لە یارگای ئەما بیباتەوانێ وە لە هەمان کادا چاویش توانای پارێزگاریە. بەڵام ئەوەی کە جیاوازە ئەوەی کە بارودۆخەکەی یعنی بۆ نمونە لای من کردۆتە مای تێبینی ئەو لێدوانانەی لویس ئێنریکیە کە پێش یارەکە دای لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەدا و ئەو پێداگریەتی لە تۆمارکردنی سەرکەوتن و ئەو پێداگریەتی لەوەی کە هیوای بە پاریس سەن ژێرمانەیە بیگەینەتە قۆناغی داهاتوو کە ئەمە بەشێکی واقعیەتی متمانە بەخۆبوونی ئەم ڕانەرەیە کە پێشتر کاری زۆر ناوازە و کاری زۆر پێرفێکتی کردووە ئەم متمانی لا خۆی دروست بێ ئەمە دیوێکی زۆر باشە و دایم خاڵی بەهێزە بۆ ڕانەر و تیپەکەشی لێ ڕابینێ و تیپەکەی تۆکمە و حەکیمی شاتۆ بەڵێ لە مەشخاڵێکی بێزە. بەڵام ئەگەر دیوی حساب بۆ نەکردن بۆ بەرشۆنە بێ یاخود بۆ ئەنجامی بەرشۆنە بێ ئەمە خەتەرە بۆ ئێنریکی بۆ پاریس سەن ژێرمان چونکە ئێمە بمانێ و نەمانوێت لە ڕووی یاسایی فوتبۆڵەوانێ بەرشەلۆنا سەرکەوتنیی بە نرخی لە دەرەوەی یاریگای خۆی بەرامبەر بە پاریس سەن ژێرمان هێناوە. سەبارەت بە یاری دووەم ڕوبەڕووبوونەوەی ئێدەن تێرێزیچ و دیۆگۆ سیمۆنی تاوان یارەکە لەسەر یاریگای سیگناڵی تۆنا پارکە یاریگەڕانەوە وەکو حاڵەتەکان بارودۆخێکی زۆر قورسە لەسەر ئەتلەتیکۆ مەدریت ڕاستە ئەتلەتیکۆ مەدریت یاری چوونی بردوێتەوە بەڵام ئەنجامەکە بە جۆرێک نییە بتوانێت لەم یاریێدا تەوەغانی تیاابێ یاخودەوە تا چوون و ناوگۆڵی تیاابێ یاخود لایانی بەرگری تیاابێ و کۆی کە سیمۆنی حەزی پێی دەکات لە کۆمەڵە یاریدا بەڵکۆم شەو یاریی کراوەی لە نێوان دۆرتمۆند و ئەتلەتیکۆ مەدریتدا و هەردوو تیپ من بڕوام وایە ڕکابەریکی زۆر تون دەکەن بۆ گەشتنیان بۆ قۆناغی داهاتوو و ئێستش دەچمە لای شاشە گرافیکەکە باسێک لە ئەگەرەکانی ڕوبەڕووبوونەوەی بەرشۆن و پاریس سەن ژێرمان دەکەم و باسێکیش لەو متمانەی لویس ئێنریکی دەکەم کە ئایا ئەگەر ئەم ماتمانەی لویس ئێنریکی لە کوێ سەرچاوە دەگرێت و چ دۆخێک ئەگەری ڕوودانی لە بەردەم پاریس سەن ژێرمانەوە چۆن مامەڵە بکەوە دەرفەتەکان چۆن قوازراوەتەوانێ ئێمە لێرەدا بەم جۆرەی کە هەیە من هەوڵ دەدەم لەگەڵ تانابم و بە تایبەت باس لە ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژێرمان و بەرشەلۆنەکەم. تاوان ئەگەر ئەمە دیاریکەین بە پێگاتەی پاریس سەن ژێرمان و ئەم یاریزانشتی دیارەکەین بە پێگاتەی بەرشلۆنە لای هەمووتان ئاشکرایە هەردوو یانەکە بە پلانی 4-3 یاری دەکەن چیانی بەرشەلۆنە چیانی پاریس سەن ژێرمان واتە بەرشەلۆنە 4-3 خۆی یاری دەکات دوانی پاریس سەن ژێرمانی 4-3 خۆی یاریەکە. بەڵام یەک ڕوونکردنەوە یاری پێشوو بەرشەلۆنە چی کرد؟ بەرشەلۆنە چی کرد بۆی کە بتوانێت گۆڵ لە پاریس سەن ژێرمان بکە یاخود بتوانێت لەوەی کە ئەنجامەکە بێنێت. تاوان لە هەمووی گرنگتر هێنانە پێشەوەی
یاریزانەکانی پاریس سەن ژەرمان بوو، ڕاکێشانی یاریزانەکانی پاریس بوو بۆ هێڵی پێشەوە کامە کارێکی بەرشەلۆنە بوو کە ئەنجامیدا، واتە وای کرد لە پاریس سەن ژەرمان های دیفەنگین ئەنجامدا، واتە بەرگریکارێک بەڵام بە فشاری بەرز بەرگریکارێک لە نزیک ناوەندی یاریگاوە، بەرگریکارێک بە دەر لە مەرکەزی خۆی زۆر لە پێشتر مەرکەزی خۆی کە مرکزێکی بەرزتر بێ. بەرشەلۆنە و چاوی کارێکیان ئەنجامدا وایان کرد سەرکەوتن لە بەرگریکارەکانی پاریس سەن ژەرمانیان ڕووبدات و بە تایبەتی نەبوونی حەکیمی وای کردبوو کە مارکینۆز یاخود لوکاس هێرناندێز کە لە باڵی ڕاستەوە هێرشیان دەبرد زیاتر سەرکەوتوو بوون، زیاتر سەرکەوتوون بە دەر لە بیراڵدۆ. ئەمە یەکێک لەو خاڵانە بوو کە بەرشەلۆنە کلیلی سەرکەوتنی پێدۆزیانە، بەڵام لەم یاریاندا ئەشرەف حەکیمی وجودیە کە ئەشرەف حەکیمیش وجودیە بوو دڵنیا بن لەوەی کە هەموو کاری سەرکەوتوی بەرگریکارەکانی پاریس سەن ژەرمان دووباڵی بەرگری نۆنۆ مێندێش و ئەشرەف حەکیمی ئەنجامی دەدەن. تەبەن ناوەندی پاریس ئەم یاریان ئۆگارتیتیانە بوو، لیکانگی یاری کرد ئۆگارتیتیانە بوو و زیچیری ینی یاریزانی یەدەک بوو، برایان ڕۆیس یاری کرد و ڤیتیناژ یاری کرد کە ئەمانە خۆی لە خۆیان بۆ ئیندیکی وەکوی کە ئیمریزەیری و هەروەها ینی چەند گۆڕانکارێک ئەنجامدا سکرینار یاری نەکرد و موانێ یاری نەکرد و گۆنکالۆ ڕامۆز یاری نەکرد، شتێکی سیر بۆ ئەنجامیداوەیش لەوەش سیرتر ئاسێنسۆ سەرەکی بوو کە دواتر جێمی دۆم بردێ دەرەوە بارکۆڵا یاری کرد، بینیتان کە لە سەرەتای جێمی دۆم پاریس سەن ژەرمان چی کرد. بەڵام ئەمە وەکو یەشێک لەو خاڵانەی کە باسم کرد ڕەنگە سێناوەندی پاریس سەن ژەرمان لە یاری ئەمڕۆدا گۆڕانکاری بەسەردا بێتەوە، گۆڕانکاری بەسەردا بێتەوە، گۆڕانکارەکە یاریکردنە بە دوور کیتیکاس، گۆڕانکارەکە تەنها گەڕانەوەی ئۆگارتیە، ینی شتەکان لە لای لویسینیچی شتەکان نادیار باوەتەوانێ. بەڵام ئەوەی کە گرنگە هێڵی بەرگری پاریس سەن ژەرمان ئەم یاریەیان باشتر ئامادەیە و بە گەڕانەوەی حەکیمی دامەزراوەی زیاترە. تەبەن ئەرکی ناوەندی پاریس سەن ژەرمان ڕێخستنی یاریە بۆ یاریزانانی پێشەوە و ئەگەر بێت و بەرگریکارەکانی پاریس سەن ژەرمان دواتر سەرکەون ئەوە ئەم کاتە سێناوەندی پاریس سەن ژەرمان بەشداریەکەنەوە لە هێرشبەری و یاخود لە بناغی گۆڵی پاریس سەن ژەرمانە، چونکە خۆتان نەزانن پۆزیشنال پڵی یاخود تۆتال فوتبۆڵ پشت بەم پلانە دەبەسێت کاتێک بەرگریکار یەتە شوێنی ناوەند ڕۆڵی یاریزانی ناوەند دەگێڕێ و کاتێ ناوەند یەتە شوێنی هێرشبەر ڕۆڵی هێرشبەری گێڕێ، هێرشبەر بامان شێ ڕۆڵی گۆڵکاری گێڕێ و بە پێچەوانە شەوانێ یاریزانی ناوەند بەرگریکاریشە، یاریزانی ناوەند هێرشبەریشە، یاریزانی بەرگریکار ناوەندیشە، ینی هەموو شتەکان بەم جۆرەیە زیاتر بەم جۆرە ئەرکەکە دابەشە بێت لە چ مەرکەزێکاریکەی تۆ ئەرکیەوە مەرکەزە جێبەجێ دەکەیت. ئەوەی کە گرنگە بۆ پاریس سەن ژەرمان و ئێندێکی سیانەی هێرشبەریە بۆ ئەسە من تێتان دەگەێنم بۆ تەبەن بە هەر ڕقم حوتەکە بێنین بە پێوەی کە لاتان ڕوون بێ. یەکێک لە تایبەتمەندیەکانی بەرشەلۆنە چی بوو؟ ڕاگررتنی کیلیان مباپێ بوو لەم مەودایی کە خۆی هەیە. ئێوە خۆتان لا هەمووتان ئاشکرایە ئەم هێڵە ئەم ناوچەی کە من دیاریەکەم و بەم ئاراستەیە ینی ئەمەی کە بۆم کردوون ئەمە یاریکردنی کیلیان مباپێ لە یاریە کە تۆ دەڵی کیلیان مباپێ کە تۆ دەڵی مەترسی کە تۆ دەڵی ڕوبەڕووی باشنی یاریزان دەمەوە ئەمە یاریکردنەکەیەتی. ئەم خەسڵەتی یاریکردنە ڕێک بە دیاریکراوی ئەبێتە یاریکردنی کیلیان مباپێ کە بەچی بە جوڵەکانی کە ئەنجامی دادوەکەوەی کە لێرەدا بۆم باسکردون. تەبەن لەم جوڵانەی کەیکان مباپێ مەترسیەکانی خۆی لێرە دەخاتە ڕوو بەم جۆرە بە سەرکەوتنەکانی بەلەدان بە تۆپەکانی تەبەن خۆتان زامەتانانەوە ناوچەی سزاژە ئەم مەترسیەکانی مباپێ. چاوی لە یاری پێشوو چی کرد؟ چاوی لە یاری پێشوو چی کرد؟ دیقەتدە لێرە یاماڵ خەریکی ئەرکی خۆی بوو یاری پێشوو. بەڵام ئەوەی کە گرنگ بوو سێرجی ڕۆبێرتۆ کۆندی هەمیشە پێکەوە چاودێری مباپێیانە کرد. ئەوە ڕەنگە لاتاوا بێ کە سێرجی ڕۆبێرتۆ یعنی بۆ نمونە زیانی هەبێ بۆ بەرشۆنمە لەو ئەرکەی کە لە ناو پاردی فرانسا باخچەی شازادەکان جێبەجێ کرا سێرجی ڕۆبێرتۆ و کۆندی پێکەوە بە هەماهەنگی
چاودێریەکی تایبەتی مباپێیان کرد کە بە تای لێرەکە بێزاران کرد لە هەمووشی گرنگتر ئەوەی لەوەش گرنگتر بوو تەمان ئەمانە هەمووی خوێندنەوەی چاوی بوو زۆر بە دووردوشتی یاری چوونی خوێنەوە لێرە ڕۆبەرتۆ لێرە کۆندی لاگەری دەرچوونی مباپی ئاراوخۆ هەموو کادامادە بوو ئاراوخۆ ئەو یاریزانە بوو کە لە دوای ڕۆبێرتۆ و کۆندی ئایکی چاودێریکردنی مباپی پێدرا بوو بەم جۆرە بەم ستایلە بەرشەلۆنە ڕەفتاری کرد و سەرکەوتوش بوو ئەمە ڕۆڵی چاوی بوو کە زۆر لێزانانە و زۆر ژیرانە خوێندنەوەی بۆ شێوازی هێرشبەری پاریس سەن جەرمان کرد لەگەڵیشیە خوێندنەوەی بۆ کرد چۆن خۆی بە گۆڵی پاریس سەن جەرمان بگەینە چونکە گۆڵی دووەمی بەرشەلۆنە کە لە پاریس سەن جەرمانی تۆمارەکە و تۆپەی پێدری کە هەڵدیدا بۆ ڕافینە ئەوە ڕێک یعنی بە دیوێک نالەوەی کە بڵین ئەمە چاوی بە پیدری و تۆ لەبەری هەنێک گەستەوێ بەم مستەڵەحە قسە بکەی بەشکە وەسفی ئەو کەسە بکەی کە خۆی خۆشیە ئەوێ بڵێ وڵات چاوی پیدرۆی خستۆتە پیدری خستۆتە ناوانێ بڵێ ئەو تۆپاڵە بۆ نە بەم ستایلە نە بەڵام ئەمە جێدەستی ڕانەرە لە پێش ئامادەکاری یاری لە پێشەوە یاری وە کە پیدری دەخاتە ناوانەیە ئاماژەی بەمە پێدەدات ئەڵێ ئاگادار بە لەوەی کە ئەم گۆڕانکاری ئەنجامێرێ و یامان وڵجودی نامێنێ سوود لەو ئینتیلاقانە وەرگرە کە ڕافینە دەیکاتە پشتی بەرگری کارانی پاریس سەن جەرمان ئەمە زانیارێکەیە بەڵێ ئەم گۆڵی دووەمە جێدەستی ڕانەر و ئەو پلانانەیە کە ڕانەر دەیدات یاریزان و لە هەمان کادا تواناو لات و یاریزانەکە ئەمە سەبارەت بە مباپێ باشە کە مێمە دەڵێن ئەمە مەترسیەکانی مباپێ چۆن ئەکرێ ئەم مەترسیانە لەسەر مباپێ کەم بێتەوە چۆن ئەکرێ مباپێ مەودایەکی باشتری هەبێ مەودایەکی باشتر بدرێ بە مباپێ دڵنیا بن لەوەی ئێندێکی خوێندنەوەی تەواوی بۆ یاری چوون کردووە دڵنیا بە لەوەی ئەندێکی ڕاهێنەری یان من زۆر جار لە هەنێ بابەتە کە ڕەخنە لە ئەندێکیەکرم زۆر بێ هاوڕان وازانن لە ڕقلێبوون ما بۆ ڕانەرە نە بەڵام هەموو کەسێ هەڵی هەیە تۆ کەس پیرۆز مەغیانیم هەموو کەسێ قابلێتی هەڵێ هەموو کەسێ قابلێتی ڕەخنەی هەیە مەیە کە ڕەخنە لە یەکی گیرا تۆ پێت ناخۆش بە منەوە تا هەندێکی کاڵەوەن چۆتیم چەندکەڕەت ڕەخنەی هەن و یا کۆمەڵە قسەی خەڵک دەبینیم کەیکا لەبارەوەی زۆر زۆر لە دڵی شوازمانە بەس زۆر زۆریش بە ئاسایی وەریەکدم بۆ لەبەری منەوە دیوی فوتبۆڵ تێگەم کە من بیرکردنەوەیکی جیاوازمەیش بیرکردنەوەیکی جیاوازیە من ڕێز لەوەگرمەوە ئیش ڕێز لە بیرکردنەوەکەی من بگرێ ئاپێکەوە بەمە هەڵەکەین بەمە توانین شتێکی جوان پێشکەشکەین بەمە توانین لێک تێگەیشتن دروستکەین بەس نەگاو هەر بڵێ سیر و من هەر بڵێم پیاز و ئەبەم جۆرە شتەکە ڕێک ناکرێت بەڵام بەهەرحاڵ ئێندێکی ڕایەنەرێکی زۆر ژیرە لە خوێندنەوەی یاریە وە خۆی زۆر باشکرا لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە ئاماژەی بۆ کردووە سەرجەم هەڵەکانی یاری چونمان دیاری کردووە سەرجەم هەڵەکانی یاری چونمان دیاری کردووە و پێداگیری شەلەوەی لە پێناو سەرکەوتن هاتۆتە بەرشەلۆنە و دڵنیاش بن لەوەی بەرشەلۆنە هەموم خوێندناوانەشی بۆ پاریس سەن جەرمان کردووە و ئێستا من پێ دەڵێم کە گۆڕانکاری پاریس ئەگەری چییە و بەرشەلۆنە دەبێت چی بکە لەم یاریە تەبان یەکێک لە ئەگەرەکان ئەمە وەکو ئەگەر وەکو ئەگەر من بۆت باسەکەم یاریکردنی موانێ یاخود گۆنکالۆ ڕامۆس ئەمە وەکویکێ لە ئەگەرەکان ئەگەر ئەمە یاریکات چۆن دەبێت بەردەوام یاریزانێک کە پەستانی لێرەدا دروست کرد ئەمە چی دەکات ئەمە وا دەکات کە یاریکردنی بەرگریکارەکانی بەرشلۆنا و حۆڕیەتەی خۆی نەمێنێتەوانێ واتە ئاراوخۆ کام و کاداما دەبێت بۆ چاودێریکردنی دووەمی بۆ چاودێری سێمی مباپێ وجودی نەمێنێ ئەم شەو پیدری ئەمەرکە جێبەجێکارکەکەی سێرجی ڕۆبێرتۆ بەڵام کاتێک تۆ یاریزانێک پەستانی دروست کرد لە ناوناوچەی سزایە یاریزانێک بۆ دوو یاریزانی بەرشەلۆنە دەبێت بێتەوە لایەنی بەرگری لە هەمان کادا چی گرنگە ئەو پەستانی کە دیمبڵی یاخود بارکۆڵا یاخود ئەمە دیمبڵیەکە ئەمە بارکۆڵایکەن یاخود مباپێ ماکە دیمبڵیەتەوە هەموو ئەم حاڵەتانی کە هەیە واریدە گرنگ یاریکردنی یاریزانێکی پاریس سەن جەرمانە لە نزیک هێڵی سزای تیپی بەرشەلۆنە لە پێناو چی لە پێناو کشانە دواوەی بەرگریکارەکانی بەرشەلۆنە یعنی ئێستا زۆر هاوڕێ
بە تۆ سێریکە ئەمە هەر باسی پاریس سەن ژەرمانێکا بەشکرد نە ئێمە لێرە مهمەکە ئەوەیە کە تۆ ئەو شتێک کە چاوەڕوان نەکراوە باسیکەیت من پێ بڵێم بەرشەلۆنە یەت دیفاعیەکە و دەوێت پارێزگاری لە ئەنجامی میاریە بکە و ئەمە بکە ئەمە شتێکە ڕەنگە هەموو کەس بۆت باسە من ئەسن ینی توانای من یاخود بەرنامەکەی جوانی بەرنامەکە من لەوەدا کە من بێم باز لەو ئەگەرانەکەم کە پاریس سەن ژەرمان ئەوێت بردنەوەی پێبێنێت ئەو بۆ بۆنیە گاورە کە ڕەنگە دوای گلیۆمان لێ بکەن کە بڵێ بۆ باسی پاریزەکە تاوان ئەم دروستکردنی ئەم پستانە لێرەدا کێشەیەکی دیکە بۆ بەرشۆنە دروست دەکات وە لێرەوانێ باڵی ڕاست ئەکتیڤی باڵی ڕازوا دەکات کە کانسیلۆش و دیۆنگ و یارزانەکان دیکە بە پێی سەر نەکەون ئەگەر ئەم کاری کە من پێتان دەڵێم ئەمە ڕوو بدات لەوەی کە پاریس بەم هایپرێسە یاریکە یاخود بەم سەرکەوتویی یاریکە لەگەڵ یاریزانەکانی بەرشەلۆنەیە تاوان ئەمە چی دەکات ئەمە وا دەکات کە بەرشۆنە زیاتر بکشێتانی و حاڵەتێکی دیکە بۆ مباپێ مەودای ئەم هێڵا لەم ناوچەیە بۆ لێدانەکانی دەرەوەی ناوچەی سزا مەودایەکی دیکە بۆ مباپێ دەبێت و من پێم وایە یاریکردنی ڕامۆس و کۆلۆموانەیە یەکێکیان کێشەیەکی گەورەتر بۆ بەرشۆنە دروستەکەوە گەر یاریش پێنەکە ڕەنگە بارودۆخی بەرشلۆنە باشتر بێ کەواتە پاریس سەن ژەرمان بە ئامانجی سەرکەوتن و بە ئامانجی بردنەوە دێتە نێو ئەم یاریە و بە هەموو ڕێگەکان دەوێت شکست بە بەرشلۆنە بێنێت و بە هەموو شێوەکانیش گوێ لەم قسەیە بگرە بە هەموو شێوەکانیش پاریس سەن ژەرمان توانای ئەوەی تایە کە ڕۆبەڕووی بەرشلۆنە بێتەوە و توانای ئەوەی تایە کە یەکێک لەم بلیتانە بۆ خۆی بدزێ بیکات بۆ یاخود ببا بگاتە قۆناغی چوارگۆشەی زەڕینی چامپیۆنزی ئەی بەرشەلۆنە ئەوەی پێشکەشی کردو لە یاری چوونە ئەی چاوی ئەوەی بنیادیان ناوە ئەی بەرشەلۆنە یەگە و یاریە ناوازەی لە یاری چوونا کرد ئەگەر پاریزم پلانانە بگۆڕێت بۆم شێوەیە ئایا پاریس شێوازەکەی بگۆڕێ و پەستانی چربکا و گۆڕانکاری لە هێرش بەرابکە ئایا بەرشەلۆنە ڕێگەی سەرکەوتنی نییە؟ ڕێگەی سەرکەوتنی نییە؟ من پێت ئەڵێم ئەگەر پاریزە و هێرشە بکە چانسێکی سەرکەوتنی هەیە بۆی کە زۆر بێز دەتوانێت بگەڕێتەوە بەڵام بەرشەلۆنە دوو هێندە چانسی زیاد دەکات کە پێت ئەڵێم دوو هێندە لەم قسەیە با بۆ ڕوونکەم کاتێک پاریس ئەوداڵە وە هەموو شتێک دەکات بۆی ئەنجامی میارێ بێنێتەوە بە ناوەندەوە بە بەرگریکارەوە هەموو ئەم هەوڵەی خۆی دەدات بۆی ئەنجامی میارێ بێنێتەوە و ئەم لێدوانی ڕانەرەکەی باتە سەر ئەم متمانەی یاریزانەکانی باتە سەر و بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنزیک ئەکرێت تۆ سوود لەمە وەربگریت چۆن سەرکەوتنی پاریس ڕوو دەدات یاماڵ ڕافینە ئەم ڕاکێشانی لیڤاندۆڤسکی لە یاری ئەم شەوی شار بەردەوامە بێت ئەمە هەلە بۆ بەرشەلۆنە پیدری دیۆنگ گۆندۆگان سیانەی ناوەن پیدری و دیۆنگ و گۆندۆگان لە دابەشکردن لە تۆپ هەڵاند بۆ لاکان چونکە بینیتان یاری پێشوش بەرشلۆنە بە ئیسنادی لیڤاندۆڤسکی کە داهاتەوە پێشەوانێ تۆپی ئیسناد دەکرد و یاری لەگەڵدا دەکردنەوە باڵەکان مەترسی خۆیان دروست دەکرد و بینیتان ڕافینا دوو گۆڵی تۆمار کرد هەلی بەرشەلۆنە زیاتر دەبێت ئەگەر چی بێت ئەگەر ڕافینا و یاماڵ ئەکتیڤ بن ئەمە کلیلەکەیە تاوان من دڵنیام لەوەی چاوی تەواو خۆی یەکلا کردوەوە بەوەی کە پاریس سەن ژەرمان هەموو شتێک دەکات و هەموو ڕێگەیەک تاقی دەکاتەوە و هەموو توانای پاریس سەن ژەرمانیش دەبینێت کە توانای ئەم قەرەبووکردنەوەی هەیە ئەوەی کە لای ئەم گرنگە ئەم شێوازێ ئەم ئەکتیڤیە کە یاماڵ و ڕافینا هەیان بێ بە تایبەتی لەبەری ئەشرەف حەکیمی و مەندێزیش دڵنیا بن دوو باڵی سەرکەوتوی پاریس سەن ژەرمانە بن لە ناو ناوچەی بەرشەلۆنە بۆیە زۆر گرنگە تۆ دوو باڵە هێرش بەرێکە و ئەکتیڤیکی وایەنتیا بێ کە بتوانن ڕوبەڕووی ئەمە ببنەوە و بتوانن هەموو هیوای پاریس سەن ژەرمان بەم دوو باڵە بکوژێ ئەو یاری لیڤاندۆڤسکی لە یاری چووندا کردی یەکێک بوو لە جوانترین و بەهێزترین و بە چێشترین و بە پێسترین یاریەکانی لیڤاندۆڤسکی کە بۆ بەرشلۆنە ئەنجامی دابێت لە وەستان لە دابشکردنی تۆپ لە یاریکردن لە ڕووی پلانی بەرگری لە ڕووی هاوکاریکردنی یاریزانانی ناوەند و هەموو یاریزانەکانی دیکە بۆیە کاتێک پاریس سەن ژەرمان بەم ستایلێ ڕوبەڕوو دەبێتەوە بەرشەلۆنە ئەم توانایی هەیە یاخود هەلێکی زیاتری بە سەرکەوتنەیە گەرم دووباڵی چالاک بن و بتوانم دەرفەتە بقۆزەوە چونکە بۆ
سەرکەوتنی باڵەکان هەمیشە ئیسنادی لیڤاندۆڤسی لەگەڵا چونکە لیڤاندۆڤسی هێرشبەرێکی قەناسە و بەرگریکارەکان و گۆڵپارێزی پاریس سەن ژێرمانیش ئەجگار بەو شێوە چڕا بەو شێوە بەهێزەنین کە بڵین هەموو ڕێگریە کۆتایی بێنن لە بەردەم بەرشەلۆنەدا. ئەمە وەکو پلانی یاریکردنی ئەم شەو وەکو وەگەری ڕوبەڕووبوونەوەکان وەکو بارودۆخی یارەکە بەم جۆرە. سەبارەت بە ئەتلەتیکۆ مەدرید و بروسیا دۆرتمۆند، ئەتلەتیکۆ مەدرید و بروسیا دۆرتمۆند تەقریبان ئەتوانین بڵێن یاریەکی جیاوازە، یاریکی جیاوازە لەوەی کە دوو تیپی ستایل جیاواز ڕوبەڕوو یەک دەبنەوە، دوو تیپ ڕوبەڕوو دەبنەوانێ کە ئاستەنجێکی زۆر هەیە لەوەی کە تیپێکیان بە پلانی هێرشبەری چڕ یاری دەکات و تیپێکیان بە پلانی بەرگری چڕ یاری دەکات کە ئەمە هەمیشە ئاستەنجی بەردەوامی دروست کردووە و هەروەها یاریشی ئاڵۆزە لە ڕووی تەکتیکی ئەوانێ بە تایبەتی دیگۆ سیمیۆنی کە هەمیشە ڕاهێنەرێکی باڵا دەست بۆ بەرامبەر بەو شێواز یاریکردنانە، یعنی بەو شێواز یاریکردنە هێرشبەری کە خۆتان زانن تۆپی پێی ئەڵمانیش هاوشێوە ڕاستە شێوازی جیاواز تەطبیقەکە لە گیگن پرێس و لە تێکەڵی یاریەکان بە تیکی تاکاشەوە لە تۆپی پێی ئەڵمانیا، چونکە ئەڵمانیا ئیبداعکەرە لەوەی کە هەموو هونەرەکان کۆ دەکات و تێکەڵیان دەکات شتێکی جوانی پێدەکات گەرچی تەریسیج ڕاهێنەرێکی کرواتیشە، بەڵام هەمیشە سیمیۆنی تااقەتێکی باشیە بەرامبەر بۆ تیپانەی کە بەو شێوەیە هێرشبەری یاریان کردووە. لە نمونەی ڕابردوو لە چامپیۆنزیەکانە بەردەوام ڕکابەرێکی سەرسەختی بەرشەلۆنە بۆ بەرشەلۆنێک کردوێتە دەرەوە و بەرامبەر مانچەستەر لە لووتکەی مانچەستەر لووتکەی ئاسی مانچەستەر ڕوبەڕێ و تیپە بۆ تۆ 1-0 پێی دۆڕاوە بەکۆی دوو یاری و لە بارینی بردوێتەوە، بارینی گواردیۆلا کە مەترسیدارترین تی بۆ کە تیپ بەرامبەریان یاری بکە. بۆیە یاری ئەم شەو ئاڵۆزە لەو بارەوەی کە سیمیۆنی حەزی بە ڕوبەڕبوونەوەی ئەم جۆرە تیپانەیە و دەزانێت چۆن زەفەریان پێبەرێ و دەزانێت چۆن کلیلی سەرکەوتن دۆزێتەوە. لە بەرامبەردا بروسیا دۆرتمۆند ئەنجامێکی باشی لە یاری چوونێناوە کە بە جیازی گۆڵێک دۆڕاوە و ئەم شەو پاڵپشتە بە زیاتر لە 80,000 هەندەر لەسەر یاریگای سیگناڵی تۆناپارک و لە هەمووشی گرنگتر دۆرتمۆند ئەم ساڵ تیپێکی بێیوا بوو لە لیگە پوکاڵ و لە بۆنزلیگا، بۆیە هەموو هەوڵێک دەدات کە ئەنجامێکی گەورە بۆ تیپەکە بێ و بگاتە قۆناغی چوارگۆشەی زێڕین لە یارەکانی چامپیۆنز لیگ. دێمە لای بەشێک لە کۆمنتەکانی ئەوەی ئەزیز. تاوان کاکە ژیارەڵێ بە تاوی کۆمنتەکان دیار بێت هاوڕێیان بەشکە هیچ هاوڕێک لێوەی نەکاکە کۆمنتێکی فەوتا بێت، هەوڵ بدەین زۆرترین کۆمنتەکان بخوێنینەوانێ پێم وابێ هەر لێرەوە باشترەکە سەری کۆمنتەکان کەم. کاکە ژیارەڵێ ئیندیکیە گەرۆک و چاوی یاری بکات سەرەکەوێت هەڵی ناوەڕاستی پاریس هێشتا دەست نایە بۆ شێوازی ئیندیکی یاریزانی نوێی پێویستە. ئەمە یەکێکە لە سەرنجەواقعەکان، بەڵام لەوە گرنگتر هەڵەیەکی ئیندیکی بوو یاری چونکە بەشداری کرد پێکردنی ئەسێنسۆ بوو و خۆتانزان سەرەتای جێمی دووەم چۆن هاتەوانێ و ئەو یاریت چۆن چوو لای بەرشلۆنە کە چاوی خەتعایکی خۆی ئەنجامدا. کاکاروان منیش باسی ئەو حاڵەتەم کردو بە تایبەتی یامین لاماڵ و ڕافینە ئەم شەو دەوێت کلیلی سەرکەوتنی بەرشەلۆنە بن لەو پلانەی کە پاریس جێبەجێ دەکات. بەرشەلۆنە لە ساحەی خۆیدا گۆڵی زۆرتی دەدەکرێت، بەڵێ بەرشەلۆنە لە ساحەی خۆیان گۆڵی زۆرتری لێ بکرێ یا زیاتری لێ بکرێ. ئێستا چامپیۆنزی قۆناغێکی ئێستیارە بۆ هەردوو بەرەکە، ئاسایە هەموو تیپێک هەنیاری گۆڵی زیاتری لەسەر تۆمارەکرێ، بەڵام بە تایبەتی ئەم شەو پاریس سەن ژەرمان بە پرێسێکی زۆر یاریەکە ئەکرێ بەرشۆنە گۆڵی لێ تۆمارکرێ، بەڵام لە بەرامبەری شا گۆڵی چاکیش تۆمارکە. گرنگ ئەوەیە کە چۆن دەربازبی لەم قۆناغا مە سەرکەوتوو دەبێت. کاکە شێوانەڵێ ئیندینکی هیچ سابی بۆ بەرشۆنە نەک چاوی نەکرد، بولوت بەرزانە مامەڵێکی هەم لە دانانی پێگاتە لە پێش یاریەکەش زۆر بێ سەروبەرانە قسەی کرد، بەرشۆنەش باشترین یاری لەگەڵ کرد و تووشی شکستێکی تاکتیکی و مانەویشی کرد بە هیچ پێوەرێک بە هەموو پێوەرێک بەرشۆنە باشتر بوو. تاوانەمە مەبەستی لە یاری چوونە کاشێوان. کاگاکۆڵە لە یاری چوون ئیندیکیەڵی کرد مباپی کردە سەرڕم لە دوای جێمی دوم 5 خولەک لە شێواز یاری 2 گۆڵی تۆمار کرد پاریس. کاکەسانیش سەرنجێکی جوانیە ئەڵەیەکرێ
فێرمین لۆپێز لە پێگاتی سەرەکی بەرشۆنە بێت چونکە پێدری توانای جێبەجێکردنی ئەرکەکانی سێرجیۆ ڕۆبێرتۆی نییە و فێرمین لۆپێز زیاتر دەتوانێت ئەرکی سێرجیۆ ڕۆبێرتۆ جێبەجێکاتەوە سەرنجێکی جوانە تاوان کاگەردی پاریس گۆڵێ بکە ئەرکی بەرشۆنە یاخود بە پارشە گۆڵێ بکارشی پاریس خورستر دەبێت کاگە سیامەن سڵاو لە تۆش قوربانە بم سوپاس دەکەم کاکە بۆتان تاوان کاکە بۆتان بە مەزاجی خۆی کۆمنت دەکەن بیرمان یەک دوو ڕۆژ کۆمنتی کرد کە بەداخەوە لەوەی کە هاوڕێتی با لەسەری نەڕۆین باش بۆتان جاڵێ پێ دوایە نییە ئێندێکی ئەم شەو مێژوویکی تر تۆمارەکات ئەگەر لە من دەپرسی متمانە و بە ئێندێکی هەیە ئەم شەو مێژوو تۆمار کات ئەروەڵام متمانەم پێیەتی لەبەری من بە ئێندێکی بەیەکێک لە هەرە مەترسیدارترین ئەو ڕانەرانە ببورن ئێندێکی بەیەکێک لە مەترساردارترین ئەو ڕانەرانە دەبینم بۆ هەت ڕانەر و بۆ سپێکە ڕوبەڕووی بێتەوە چونکە لێزانە ژیرە و بیرۆکەی پێیە و لە پلانی یاریکردن حاڵیە لە مەدرسەی باشا بۆ لەگەڵ کەسی باشا مامەڵی کردووە سەرپەرشتیاری یاریزانی چاکی کردووە بەرۆڵا بۆ هەموو کاتێ منەوە مەترسە نەسەرنیچیە بەڵام دۆخەکە لێرەدا بەو جۆرێ بەڵێ ئەنریکی لە توانایدا هەموو ئەمە بکە بەڵام ئایا چاوی بیری لە خەتی بە دیلی ئەنریکی نەکردوێتەوە ئەناوەکو پرسیارەکەی تۆ ئەروەڵا هەموو متمانەیەکم پێی هەیە و سەرباقی و لە زۆر کاتیشا ڕەخنم لە نیچیە بەڵام من بە یەکێک لە هەرە باشترین ڕایەنەرەکانی جانی تۆپی پێوەسفی لویسین ریشیەکەم کاگۆگیرەڵێ باپێ لە سەرڕم سەرکەوتو نابێوادارم هەر لە سەرڕم یاریکە ئیتر نازانێن ریچیە لە هەڵەکانی پێشوو چارەسەرەکەین هەڵەکانی پێشوو چیە نازانم کاکاروانەڵێ بەگەری سەتا هەفتا ئەگەری سەرکەوتنی بەرشۆنە زیاترە این گیۆماترزێنس باشتر نییە لە شوێنی کریستینسن یاری بکات کوربام ژیوەریان پێم وابێ کریستینسنیش دوینزارە ناتوانێت لە یاریەم شەوە بەشداری بکات پێم وابێ یاری پێشووەویش بامان شێوە ینی کریستینسنیش دوینزارە و بەرشەلۆنە پێم وانییە هیچ کێشەی بێت لە پلانی بەرگریکردن لەوەی کە ڕوبەڕووی دەبێتەوانێت چونکە تۆ کۆبارسی و ئاراخۆ یاری دەکەن کۆندی یاری دەکات و هەروە کانسیلۆ یاری دەکات وەسیانەی ناوەند بە دڵنیایی یەکیان دیۆنگ و یەکیان گۆندۆگان دەبێت و ئەوی دیکە فێرمین لۆپێز دەبێت لەبەر مەترسی مباپێ یاخود پیدری دەبێت بەرشۆنە گوێنادا بۆی کە هەچ کەسە بێ یاری خۆی بکە وەسیانەی یێرشبەری بەرشۆنش باگەرێکی زۆرەوانێ ڕافینا و هەروە لیڤاندۆڤسکی و یامین لاماڵ دەبن کە ئەمە داوەشبوونی یاریزانەکانی بەرشۆنە دەبێت بەڵام ئەوەی گرنگە ڕاستێ ئەنجامی یاری چونمان هەیە لە هەردوو یارەکەدا بەرشەلۆن لە دەروی یاریگای خۆی بردوێتیوانێ ئەتلەتیکۆ مەدرید یاریگای خۆیان بردوێتەوە بەڵام بە بڕوای من یارەکانی ئەم شەو هەردووچی 50-50 کاشێوان ئەڵێ پێشبینی خۆت بڕوا بکە بەداخەوە کۆمەڵی بینەر وای لاتووە کە ئێمە تەنها دەتوانین بڵین کاکەم یاری ئاوە بەڕێوە چاوە بەڕێوەچی ئێستا هەموو ئەم ڕووداوانی کە من ئێستا لەسەر و شاشەیە بۆم باسکردن ئەگەر ئەم شەومە ئەم ڕووداوانە ڕوو بدات کەس ئامادە نییە بەیانی پێت بڵێ یاخود لەبەر چاوی بێ لەوەی کە تۆ ئەم شتانە و پێشتر بۆ باسکردووە کە یارەکەی بینیوەکو فیلمێکی سینەمایی بینە بەڵام یەک نوقتەی پێچوانیت یابێ بەیانی شتەکان پێچەوە نابێتەوە لەبەرەوە باواز لە پێشبینی بێن بەڵام بە بڕوای من هەم یاری دۆرتمۆند و ئەتلەتیکۆ مەدرید یاریی کراوێ بەڕووی هەردوو تیپە و هەم یاری پاریس سەن ژەرمان و بەرشلۆنە یاریی کراوەیە بەڕووی هەردوو تیپە دەست پێی پێتان دەگەمەوە خواتان لەگەڵ